کاتەتان باش دەڵێن هاوڕێی ڕاستەقینە ئەوەیە بەبێ دوان تێت دەگا بەبێ بەڵگا باوەڕت پێ دەکا بەبێ بەرژەوەندی ئامۆژگاریت دەکا و بێ سنوور و بێ کۆتا خۆشی دەوێ. ئێمە ئەم شەو لە خزمەت چەند هاوڕەیەکی دێرینین کە لە دەڤەری ڕاپەڕینەوە هاتوون. کاک نیاز لای ئێوە دەست پێ دەکەم وا بزانن بەو شێوەی دانیشتون هەر بەو شێوەش ماڵتانەوە بووە لە گەڕەکەکەتان. سەبارەت بە ئێمە هەرسێکمان کاک عوسمان و کاک مەحموود کوڕی شارێکین لە ڕانی لەدایک بووین و لە یەک گەڕەکیش بەڕاستی پەروەردە بووین و ڕۆژانە بە کاروباری منداڵیەتی خۆمان و گەنجی خۆمان و هاوڕێیەتی خۆمانەوە خەریک بووین و خۆشحاڵیشم کە لە بەرنامەیەکی ئاوادا ئەوایەکمان گرتوتەوە دەستا خۆش بێ. بەڕێزت گوت هەر بەو شێوەش ماڵەکانتان بەو شێوە بووە لە گەڕەکەی. ئەرێ وەڵا ماڵی خاڵە مەحموود ماڵی کاک نیازی لە ناوەڕاستمان بوو ماڵی کاک مەحموود کەوتبوونە دەستی پێشەوەیان با بڵێن ئێمەش کەوتبینە چ گەڕەکە قولە گەرەکی قولێ قولەیان قولێ لە ڕانیە کە یەکێک لە کۆنترین گەڕەکانی ڕانیە و وا بزانم ناسراوترین گەڕەکیشە چونکە سەرچاوی ئاوی قولەش ئەوەی کە خەڵک ئاوی لێ دەخواتەوە ئاوی شارەکەی هەر لەو شوێنەیە ئیدی ئێمە خەڵکی ئەو گەڕەکەین لە یەک سەرچاوی ئاومان خواردێتەوە تەواو هەمووشمان لە سەرچاوی کوردستان بڵێن دووەم گەڕەکە لە ڕانیە بەر لەوی چێە بەر لەوی گەڕەکی قەڵات پڕ بوو کە قەڵات چوار دەورەکەی پڕ بوو ئیدی وردە وردە خەڵکەکە لە دەور و بەرەکەی هات گەڕەکی قولە دروست بووە سەراحەت دەتوانین بڵێن قولە دووەم گەڕەکی ڕانیە. کاک نیاز بەڕێزت کە چەندین ساڵە مەسەن ئێوە وەکو ڕۆژنامەنووس و نووسەر و ڕاگەیاندکار و شاعیر کە ئێوە مەسەن ئەو بوارانە کۆتان دەکاتەوە بێگومان یادەوەری خۆش و ناخۆش هەبووە. چمان بۆ دەجێڕیتەوە لەو یادەوەریانەی نێوانتان؟ لە ڕاستیدا ئێمە بە لە هەرزەکاریەوە دەست پێ بکەین چونکە منداڵی زۆر گچکە ڕەنگە بیرەوەریەکەی بەو شێوەی نەبێ لە تەمەنی 8 ساڵی و 9 ساڵی و 10 ساڵی هەتا دەگاتە باڵق بوون ئێمە بەڕاستی زیاتر لە ڕانیە لە گەڕەکێک و لە قەراغی شار و لە ئەو گۆمانەی کە هەبوو وەکو مەلەوانگەیەک ئیدی پێکەوە دەبووین زۆربەی کات لەبەرەوەی وەکو ئێستا نەبوو لە ڕاستیدا کاک کامەران یعنی ئێستا هۆکارەکانی خۆخەریکردن و سەرقاڵبوونی هەرزەکار و منداڵ و گەنجیش زۆرە تەکنۆلۆژیا بە شێوەیە کە ئێستا زیاتر خۆخەریکردنەکە پێویستی بە چوونە دەر لە ماڵ نییە زۆر بەڵام ئێمە ئەو دەمی دەرەتانێکمان نەبوو یعنی بەڕاستی هەمان بوونەمان بوو ئەوەی کە داهاتینە دەرێ و یەکترمان دەدیت و دەچوین اینجا یان تۆپانێمان دەکرد یان دەچوینە ئەو باخچانەی قەراغی ڕانیە ئەو میوەجات و شتەی هەبوو دەمانڕنی تەبان بە شێوەیەکی خراپ بوو ئیشەکە چکە باخچەی خۆمان نەبوو تەنیا ماڵی کاک مەحموودی کە پێمان ناوی باخچەی حەوێزی بەرید بوو باوکی کاک مەحموود ناوی حەوێزی بەرید بوو باخچەیەکیان هەبوو ئەوەندەی دەچووینەوێژ ئەوان خۆیان لەوێ بوون ینی کەڵکمان لە کاتەکە بەبەوە وەردەگەر خۆمان بەو شتانەوە خەری دەکرد شتێکی نابەجێشمان دەکرد بەڕاستی وەکو بیرەوەری بیڵێم باشە ئەو گوێ درێژانەی ئەو با بڵێن لادێیانەی دەوروبەری ڕانیە کە گوێ درێژیان دێنا و داری سووتاندنی سۆبە و یان میوەیان دێنا بۆ فرۆشتن گوێ درێژەکانیان لە تەنیژ ڕانیە قەبرستانێکە بوو سەید عەلی لەوێ دەبەستەوە ئێمە ئەو کارە باش خراپەمان دەکرد دەچوین کە گوێ درێژەکانمان دەبرد لێمان دەکردەوە و سواریان دەبووین و ئەوانیش بە دوامان دەکەوتن زۆربەی زۆری ئەوانش بەڕاستی ماسفرۆش بوون ئافرەتی ماسفرۆش پیاویشیان تێدا بوو ئیدی بە دوامان دەکەوت و بەڕاستی عەزیەتمان دەدانەوە یەکێکە لەو بیرەوەریانەی کە ئێمە بە منداڵی کردومانە و کاک مەحموود بینە سەر باخچەکەتان چەندت شعر لەوێ خوێندیە چەندت وەڵایی کاکامەران تەوان کاکامەران ئەمە عایلەکی گەورەین بەسەراحەت یعنی بەرەی سێ داچین وەکو لە ڕانیە تا ئێستاش گەورەترین عایلەین بە ژمارە بەڵام بە چاچی و خراپەکەی ڕاستەکەی ئەوە دەبێت خەڵک شادیمان لەسەروەی بۆ بدە ئیدی جاری وا هەبووە هەر لە ماڵی خۆمان لە پۆلی یەکی ئیبتیدایی هەمان بووە تاوەکو 6 سانەوی ماشەڵڵا چونکە 13 خوشک بووین لەگەڵ 7 برای 3 داچیش طبعا ئەمە باخچەیەکمان هەبوو
یەکەم باخچە بوو لە ڕانیا ناویان لێ نابوو وەکو خەڵک زیاتر ناوی لێ نابوو وەکو باخچەکەش ئیمە بوو ناوی لێنرا بوو باخچەی حەیوەزی بەرید ینی یەکەم باخچە بوو کە میوەجات و سەوزەوات و شتیوای لێ بکری بۆ خەڵکی ڕانی چکە بە سەراحەت ئەو کاتەی میوەجات و شتیوا ئەوەی کە هەبوو زیاتر لە شاخەکان ڕادەهات زیاتر لە چێویەکان و ینی دەتان فرۆشت یان دەتان خوارد یان طبعاً میوەجاتەکەمان نەدەفرۆش بە سەراحەت بەڵام سەوزەوات و مۆزەوات و ئەوانەمان دەفرۆش بوو بەڵام بەشی خەڵکیشی تێدا بوو بەشی خەڵک نەکار باخچەیمە بوو ینی باخچەی خەڵکی بوو بە سەراحەت ینی قەد ڕێگای کەسمان نەگرتو بێتە ژوورێ قەد ڕێگای کەسمان نەگرتووە لێی بخوا قەد ڕێگای کەسمان نەگرتووە بێ لێی بێت سەیرانی تێدا بکە بە سەراحەت ینی باخچەکە باخچەی بەناو باخچەی حەیوەزی بەرید بوو دەنایە بەڵام بۆچی شتێکی گشتی بوو بەڵام کاکشمانە توش وە بزانام لە بەری ئەو باخچەت خوارد کامەران ئەو نەوانەی هەتاوەکو نەوەت هەتا ساڵی نەوەت هەتا ڕاپەڕین یعنی گەنجەکان بە زۆری قوتابیەکان و کوچ و کوڕ یعنی نییە لە باخچەی حەیوەزی بەرید بەهرەمەند نەبوو بێ مەسەلەن ئەو باخچەیە مەساحەکەی زۆر گەورە بوو لە پێش چاوی مە زۆر گەورە بوو نازانم هەموو چواردەوری باخچەکەی دوڕوو بوو گوڵەباغ و دوڕوو تێکەڵاو دەبوو هەم دەچون گوڵمان لێ دەکردەوە هەمیش دوڕۆکانمان دەخوارد ینی هەندێک و یەکی کەس لە یادگاریەکانی کە ئەمە هەمانە لەگەڵ ئەو باخچە و لەگەڵ ئەو بنەم بەتایبەتی لەگەڵ باخچەکەی شوێنی سەعیکردنمان بوو ئیتەڵەبەکان یعنی چەند خەت لەبن ئەو دارانە دروست دەبوو لە ئەنجامی ڕۆیشتن و هاتنی تەڵەبەکان نییە خەت دروست دەبوو خەت یعنی ئەوە دەیانگو خەتی فڵان کەسە ئەوە خەتی فڵان کەسە تەڵەبەکانی پۆلی 6 و پۆلی 3 ناوەندی ئەو کات کە ئیمتحانی بە کەلۆری بوو زۆر بەکەمی هەبووە کە لەو باخچەیە سعی نەکرد بێ و ئیمتحانی پێکیشمان دەگوتەوە سعیمان پێکەوە دەکرد و یارمەتیەکمان دەدا بەڕاستی ئەوە باخچەی حەیوەزی بەرید یەکێکە لە بیرەوەرە جوانەکانی ڕانیە هەم وەکو خێزانەکەی خۆشیان کە خێزانێکی زۆر گەورە و فراوان و کراوە و دڵ فراوانیش بوون لە عین وەختدا بەس من دەمویست شتێکی تر بڵێم هەر لە کاکنیازی ئەمە بەشێکمان لە ژیانی کاکنیازی تقریبا باز نەکردووە کە ئەو وەرزشوانێکی زۆر باش ئەستا دێنە لای دەمەوێت ئەوەش باس چونکە باسی کرد تۆپانەی باس کرد ئێمە برادایەتی من و ئەو هەرچەند بە تەمەنیش ئەو لە من گەورەترە نەخێ بەڵام ئەمە بە وەرزش دەستمان پێکرد بە هونەر و بە ڕۆژنامەنووسی و بە کاری ڕۆشنبیریش درێژەمان پێداوە تا ئێستا دەسۆش کاک نیازی باز بینە سەر وەرزش بەڵێ بەڕێز وەک وەرزشوانێکی دێرین مەسن لە وەرزش لە ڕانیە یان چۆن بووە ئەوم بۆ بجەرەوە بڵێ بزوتنەوەی وەرزش و وەرزشکردن بە تایبەتی تۆپی پێ زیاتر باو بوو هەتاکو ساڵانی پێش 55 بۆ 60 من شتیشم نووسیوە لەسەر مێژووی وەرزش وەرزشکرد تۆپانێ بە شێوە نیظامیەکەی بە شێوە یاساییەکەی بەپێی قانونی خۆی کە وەرزش تۆپی پێ یاسای هەیە ئەوە نەکراوە من ئەو کاتە لەدایک نەبووم کە ئەو تۆپەی یاریان پێکردو وەرزشوانەکانی ڕانیا لە مووی ئاژەڵ و شتیوا تۆپەکان دروست کردو دوایی تۆپێک پەیدا بوو وەبزانم هیندی بوو پێیان دەگوت دەڤڵتی بە فومان تێدەکرد پڕ لە هەوا دەبوو وەکو پێڵا و چۆن دوو لە ڕێەوە قەیتانی هەبوو دەمان بەست و تۆپانەیەوان پێدەکرد من ئەگەر بەوردی ئەوە بێت لە دوای هەفتاوە چوومە ئەو تیپە میلیانەی ڕانیە کە تیپی گەنجان و لاوان بوو لە 74 بۆ یەکەم جار لە هەڵبژاردەی ڕانیە یاریم کرد لە کۆیە چوینە کۆیە یاریمان کرد لەبیرتە برتانەوە دۆڕانتان واللهی ئەوەم لە بیر نەماوە بەس من یەک جێم یەکی تایم دۆران زۆر خۆشە لە بیریکەی بەس ئەمان نەبێتە خۆڵکێشان تیپی تۆپی پێی ڕانیا یان هەڵبژاردەی ڕانیە کە ناوی تیپی چێوەڕەش بوو سەرەتا قەندیل بوو لە شەستەکان لە هەفتاکان بوو بە چێوەڕەش کەم یاری هەبووە دۆڕابین بەڕاستی زۆربەی زۆری یاریەکانمان دەبردەوە کۆمەڵێک برادر بووین لە وەرزشکردنمان لە تۆپانەکردنمان زۆر بەڕێزەوە بەڕاستی یاریمان دەکرد ڕێزی یەکترمان دەگرت دەچوین بۆ شارەکان بۆ قەڵازێ بۆ کۆیە بۆ سلێمانی بۆ کەرکووک هەتا بۆ هەولێر و لە بەحرکەش یاریمان کرد درێستان ڕەنجی چ ڕەنگەک بوو ئەگەلبی هەر جارەی زۆرێک بوو بە جۆرەی ئەوەی مەخزنەکە دەهیناوی دەیفرۆشت بەڵام وەک ئێستا ڕێکخراو نەبوو جاری وەها بوو شۆرتەکانمان هەر یەکەی ڕەنگەک بوو بەس فانیلەکەمان یەک ڕنگ بوو بەڕاستی ئەو یاریگانەی یاریمان تێدا دەکرد لە ڕانێ خۆڵ و بەرد و ئەوە بوو وەک ئێستا نەبوو
گەنجی ئێستا یاریگای باشی هەیە چیمەنە یان فریزوی پێ دەڵێن مدەڕەجی هەیە خەڵک زۆری پێخۆش بوو یعنی زۆربەی زۆر هاتە دیارتان خەڵکێکی زۆر دەهات برادران دەزانن یاریمان دەکرد و جاری وا هەبوو دەورەی خولی قەزایەکانی سلێمانی دەکرایەوە هەموو قەزایەکان بەیەکەوە بە شێوەی دەوری یاریمان دەکرد سێ چوار جار ئێمە ئەو کاسەمان هێنا کاسی قەزایەکانمان هێنا جێ خۆیەتی من دوو کەس ئاماژە پێ بدەم کە بەڕاستی بوون بەهۆی پێشکەوتنی وەرزشی تۆپی پێ یەکەم مامۆستا قادر خەڵکی سلێمانی بوو لە منتەخەبی سلێمانی کاتی خۆی بە مامۆستایی هات بوو بە ڕاهێنەر تۆزە بابەتەکە دوور و درێژە هەر ئەوەندە دەڵێم بە شێوەی یاساییەکەی تۆپی پێی زۆر پێشخست لە ڕانیە بڵێ کەسی دووەم قالە ڕەشیان پێدەگوت خوا ئەفریقا کەسی دووەم لە دوای 75 و ئەوانە پۆلیسێکی ناسریە بوو ڕاهێنەری هەڵبژاردەی یانیانەی ناسریە بوو بە وەزیفە هات بوو پۆلیس بوو بەڕاستی ئەویش باش دروستی کردین ینی ئەو دوان جێپەنجەیان ئەو دوانە وان لە تیپی هەڵبژاردەی ڕانیە کرد کە ئەگەر 100 یاریمان کردبێت لە 90 لە 85 یاری بردومان دەستان خۆش کاک محمود بینە سەر بەڕێز یادوەردێ لەگە بزافی شعر و شعر نووسین و شتیوا لە ڕانیا نەوەڵا بەڵێ نەوەڵا ئەمە لەو ئاخیری بەسەراحەت زیاتر دەستم پێ کرد بە شعر نووسینی پێشتر دەتخوێندەوە پێشتر بەس دەمخوێنەوە قوتابی بووم و تەڵەبە بووم و بەڵێ خەریکی بەس بەڕێزت تۆپی پێت نەکردووە لەگەڵ تۆپی پێم نەکردووە نەوەڵا ناوەڵا زۆر لەو شتانە لەگەڵ ڕێک دەیادەوەرش خۆشمان لۆ بژێڕەوە مادام کاک وەڵاهی نازانم زستان بۆ بژێڕمەوە بۆ یادەوەری خۆش بە یادەوەرەی باخی خۆمتان بۆ باخی خۆمان بۆ بژێڕمەوە ئەمە لە باخەکەی خۆمان زار و بار گەنجەکان کۆ دەبووینەوە خواردنمان دروست دەکرد بە سەراحەت ئەو شتە تۆزێک ناخۆش شەری جێڕمەوە بەڵام خۆشە ناخۆشیشە و خۆشیشە یادەوەری چەند تاڵ بێ دواتر بە کوشتە تاڵ نییە بە سەراحەت بەڵێ تاڵ نییە خواردنشتیوامان دروست دەکرد بەڵام چمان دەکرد یەکێک لە گەنجەکانمان دەناردە ناوڕانیەی بەڵێ پەلە و ڕەچی بگرێ بدزێ لە کۆڵانەکانی ڕانی بێنێ ئەمەش بە خۆمان لێ دەنین لەگەڵ پاقلە و لەگەڵ خواردن و ماڕنوشتیوا بۆ نیڕۆیە ئەی بەنسیب بۆی کە تەمەردەستی ئەرەوەڵە زابرادەرێکمان لەگەڵ بوو ناوی کاگنیازی بوو کاگنیازی ماڵە محەممەدی وەستا قادری سوتفا دوو کەسمان نار بۆ ناوڕانیە مەفرەزەکمان نار بۆ ڕانی قازەکیان هێنا کە قازەکەیان هێنا و ئەمر چاکمان کرد و خواردنمان لێ دروست کرد و نانێکی چاکمان خواردو بۆ ئێوارەیە کاگنیازی ڕۆیشتەوە ماڵێ سوتفە داچی دەبینێ داچی لە کۆڵانان دەگەڕێ دەڵە دایەوە لە چ دەگەڕێ دەڵ وەڵی کوڕم چەندی دەکەم قازەکەمان دیارم دەڵێت چۆن قازیان دێنێ بۆ خوای دەڵێ کوڕم تەماشای کە ئەوەندە قازە بوو ئێستا ئەوەندەیە یە قازم نقصانە تی وەڵی دا لێ مەگەڕێ ئەو بە خۆمان خواردومان ئەوە یادەچی کاکسمان توش بەشداریت کردێ لەو گەشتە قازیانە و شتانە والله ئەمن لەو تەمەنەی واندانا بەس ئەمن برایەکی کاک مححمودی هەیە قادر ئەمن هاوتەمەنم لەگەڵ قادری جاب بۆ خۆشیش ئەمە زۆربەی ئەوانەی کە لەو خێزانە نزیکن بە خاڵ بانجیان دەکەیت هەمە خاڵە مححمود و خاڵە سەلام و خاڵە قادر و خاڵە ئیبراهیم و خاڵە ئیسماعیل محەممەد و هەموو یعنی بە خاڵ بانجیان دەکەین لە خۆشەویستیمان بۆیان ئەوانی ڕێزێک وەکو ڕێز ئەوانیش هەموو خەڵکی ڕانێ بە خواردزای خۆیان دەزانەوەی باشە کەس مەغدور ناکەن جا من لەگەڵ خاڵە قادری برای هاوتەمەنین هاوڕێ بووین و دراوسێژ بووین بەڕاستی زۆر ژیانمان زۆر مەرحەلەی خوێندن پێکەوە بووین ئەمەش یادگارێکی خۆشم لەگەڵ قادری هەیە ساڵی 86 بوو 85 بۆ ئیمتحانی وەزاری چوو بووینە سلێمانی لە ڕانیە لەبەر شەڕی ئێران و عێراق ئیمتحان پۆلیسێ بەڵێ لەبەر شەڕی ئێران و عێراق بوو نازانم چ بوو هۆیەکەی ئیمتحان گوازرایەوە بۆ سلێمانی ئیوەزاری وەڵا ئەمەش لەگەڵ خاڵە قادری چوینە ماڵی ناسیارێکمان نەبوو ئی هەردووکمان بوو ماڵی ڕەحمەتی سید محەممەدی پاقلاوەچی خێزانەکەی ناوی باجماییدە بوو زۆر ماڵەکی باش بوون دراوسی قەدیممان بوون ئی هەرسێکمان ئەو کاتیش خەڵک نەدەچوو بۆ هوتێل و شت زۆر بەڕاستی ناسیارێکە وا بوو خزمایەتێکە وا بوو هەمە ئەمن و خاڵە قادر لە ماڵی سید محەممەدی بووین بە ڕەحمەت بێ لەوێ سەعیمان دەکرد و ئیمتحانمان دەدا ئەمەیان لە قاتی سەرێدا نابوو دوو ژووریان دابووینێ وەڵی زۆر باش خزمەتیان دەکەین وەکو دایک و باوکی خۆمان وابوون یعنی ئاوا بوو ماڵەکەی دراوسیان هەورامی بوون مەڕەچیان هەبوو مەڕ ئەو مەڕە
دەم و سعاتی نەبوو دەیباعاند هەر وای دەکرد شەو با ڕۆژ با نیۆڕۆ با وەخت بە هەر یەکسەر دەستی پێ دەکرد بە باعاندن و زۆریش هەر زۆر لێ نەدەبڕیەوە زەخاڵە قادر دەیگو خۆزگە هەر لە وتێلەکەی بین بابە ناتوانین ئەو ماڵی لەبەر ئەو مەڕی سعیمان پێ دەرەزەشتانەی نەبە من مەڕەکەتاندا وەڵی فعلەن وا بوو دەمانگو مەڕەکە لێ تێکدای خەتای مەڕەکەی وای دەمانگوت خەتای مەڕەکەیە ئەرێ وەڵڵا کاک نیازی ئێستاش بەردەوامن لەو هاوڕێیەتیە و لەو ئەوەی بینتان وەنیا ئێمە بەردەوامین و بەردەوام ئاگامان لێکە و ئەگەر یەکتر نەبینین تەلەفۆن بۆ یەکتر دەکەین و چونکە بەڕاستی ئەو بەشەی ژیانمان بەشێکە لە یاد ناچێ لە یاد ناچێ ینی بەشێکە لە ئەوەی پێی دەڵێن نۆستالژیا یعنی سۆز بۆ ڕابردوو بەڕاستی ئێمە زۆر بیری یەکتر دەکەین بەڵام لە هەولێر تۆزێک یەکتر دیتن زەحمەتە وەکو ڕانیە نییە لە ڕانەی بەردەوام ئێمە لەوێ ئەو کاتی هەتا لەوێ بووین و بەهۆی هەر یەکەی بەهۆکارێک هەیدی پرد بووین و ئەوە بوون بەس من لە بەشی وەرزش لە بڕگەیەک شتێکی گرنگ پێم فەرشە باسکەم تیپی تۆپی پێی ڕانیە یان هەڵبژاردەی ڕانی تۆپی پێ لە 3 ماڵ 4 ماڵ پێکات بوو ماڵی میرزای خەیات 9 برابوون چەندانەیەکیان ئەوری خۆیان کرد و خوا عەفویان کە یعنی ئەو نۆبرایە لە هەموو سەردەمی تۆپانێ لە هەڵبژاردەی ڕانیە تۆ یاریان کردووە و دەوری سەرەکیشیان هەبوو بەڕاستی ماڵێمە کە 4 برابووین لەگەڵ ماڵی فەتاحاغای قوڕەگۆ ماڵی وشێر فەتاحەوە برادەران دەیناسن ئەوانیش 4 برابوون یعنی تاکوتەراش چەند کەسێکی کەمان لەگەڵ بوو کە لە خێزانی کە بوون تیپەکە بە پێی قۆناغ و سەرزەمەکان زیاتر لەو چەند ماڵە پێکات بوو ئیدی بەردەوە جارێکیان یاریمان کرد ئێمە هەمومان لەلایەک ماڵی تیپی برایان لەلایەک یعنی ئەو ماڵە بە تەنیا تیپەکەیان نۆکەسەکەیان بۆ دروست بوو یاریمان کرد و زۆریش باش بوو مستەوایەکەیان و لێمان بردنەوە بەڵام ئەوان دویان نقصان بوو چکە نۆ بوو نەدەبا دوی دیمەچی حرام بووە چووە دویان هەر نۆیەکەمان یاری دەکەین یاریێکی خۆشیش بوو خەڵک زۆری پێخۆش بوو پێم خۆش بوو باسیکەم دەست خۆش کاک مەحموود بینەوە خزمەت بەڕێزت بەسەرهاتەشدی ئەو باخ چەمان لۆ بژێڕەوە ئەو باخە والله ئەو باخە هەمووی بەسەر هاتە بەڵام ئیدی نازانم چ بژێڕمەوە با شتێکی ترێت بۆ بژێڕمەوە وەکو کاو عوسمان باسی کرد باخەکەمان 4 دەورەکەی گوڵە باخ بوو گوڵە باخیش نازانم دیوتە چۆنە گوڵە باخ تەبعاً کە لێی گەڕەی گەورە دەبێ هەڵدەستێ دوایە هەراش دەبێت زۆر ئاواش قەوز دەکاتەوە کە قەوز دەکاتەوە بنی گوڵە باخەکەی بە ئەتیادی خەڵک تێیدا هاتوچۆی دەکات وەکو ڕێڕەوە طبعاً لە دوای شۆڕشی لە 74 ئەمە عەلا ساز ناسراوین بۆی کە ماڵێکی شوعین ئەوە خەڵکی ڕانیەی کە تیارە دەهات قەسفی ڕانیەی دەکرد دەهاتنە باخچەکەیمەوە دەچوونە بن دووڕوەکان دەچوونە بن گوڵەکان بۆشمان گودەمە با بۆ هەردێن لە ئێرەداوی بابەنگۆ شوعینە تیارە قەسفین گۆ ناکە ئەرێوەڵا ئەنجا زیاتر گوڵە باخەکانی سۆر بوون نا گوڵە باخ سوور نییە گوڵە باخ بەس پەمەیە گوڵە باخی چای پێ دەڵێن گوڵ محەممەدی محەممەدی پێ دەڵێن گوڵە باخ خونچەکەی ئێستا گوڵم هێناوە بۆ خۆم لێرە چاندومە ینی هەر عینەن شت بۆ تێ زۆر شتێکی جوانە و خۆشە و لە چای دەکرێ و ئیدی ئەو کاتێک کە لە ڕانەیە بووین بە سەراحەت هەر بەیادی ئەو باخی هەر بەیادی هەر ئەو گوڵە باخەشە هێناومە هەر ئەوەی قەلەمت کردەوە باڵێ چکە بە ڕاستیەکەی بە لە ڕانیەی باخەکەیمە نازانم ئیداری ڕانێ بووە خراپ و بەرامبەر باخەکەیمە ڕێک زوو سایدەکی قیڕی بە ناوەڕاستی باخەکەیمەدا هێنا نەیهێشت ئەرەوەڵە کاک عوسمان بەڕێزت باس لە هەندێک یادەوەری خۆتان بکەوە دووبارە حەزم لێ لە یادەوەریەکان زیاتر والله ئێمە تقریبا وردە وا بەرەو قۆناغەکانی دیکە دێن من باسم کرد گوتم ئەمن لەگەڵ کاکنیازی بە هونەر دەستمان بە وەرزش دەستمان پێ کرد بە هونەر درێژەمان پێدا هەتا ئەو ڕۆژ هونەر و نواندن بەڵێ نواندن و شانۆ و زۆر شتی دیکەشتی تێدەکەوت طبعا لە هەندێک لە محەتەکان خاڵە مەحمودیشمان لەگەڵ بوو لە هەندێک لە کۆڕە شیعرەکان لەو ئاخیرانە کە دەکرا لە کۆتایی هەشتایەکان ئەویش وەکو لیژنەی سەرپەرشتی و لیژنەی ئامادەکاری و لە شانۆیەکان لەگەڵمان دەبوو بۆیە یعنی هەرسێکمان لە زۆربەی شتەکانماندا هاوبەشین ئێمە
ساڵی چەند بوو 1970 وەکو تازە مێرمنداڵ بووین ینی تیپی مێرمنداڵان نەوجەوانانیان دروست کرد بوو لە ڕانی ئیتۆپانێ ئیتۆپی پێ کاک نیازی یەکێک لەو کەسانە بوو ئەگەر هەر کەسێک تیپێک بۆ خۆی دروستکە بۆی دەوریان پێ بکەن ئەو شتانە ئەو لە گەڕەکی قولەی لە ناو ئێمەدا تیپێکی دروست کرده بوو توانیمان ماوەیەک بەردەوام بین بەڵام دوایی ئەمە بەڕاستی لەبەرەوەی یعنی زیاتر هۆگری لایانی دیکە بووین تۆزە لە وەرزشەکە من هاتمە دەرێ بەڕاستی کەوتینە ناو بواری هونەر لە بواری هونەر ئەمن لە بیرمە یعنی لە منداڵیەوە کە دەستمان پێ کرد تیپی نواندنی ڕانی هەبوو تیپی نواندنی ڕانیە بەر لەوەی کە من بچمە ناو تیپەکەی بەڕسمی طبعا لە قۆناغی نوێیدا لە قۆناغی دووەمی تیپی نواندنی ڕانێ دەنا قۆناغی یەکەمی ساڵی 58 بوو برایەکانی کاک محمود لەوێدا هەبوون کاک ئیسماعیل و خەڵکانی دیکە هەبوون بەس لە قۆناغی دووەمدا ئەمە بووین لە 79 لە 80 ئەمە دەستمان بە نوێکردنەوەی ئەو تیپە کرد بۆیەش باسی ئەوە دەکەم کە کاک نیازی ئەو کاتە شانۆگەریەکی نووسی بە ناوی دەرمان شانۆگەری دەرمان ئێمە لە یانزەی بەڵێ لە یانزەی 1970 لە دهۆک بەشداری فیستیڤاڵی شانۆی ناوچەی ئۆتۆنۆمیمان کرد لە دهۆک ساڵی 1970 دەرهێنانەکە نەخێر دەرهێنانەکە کوڕک بوو ناوی هاشم سلێمان بوو خەڵکی سلێمانی بوو ئێمە لە ڕێی هاشم بەرزنجی هاشم سلێمان بەرزنجی لە ڕێی مەڵبەندی لاوانەوە مەراکز شەبابەکانی ناوچەی ئۆتۆنۆمی ئەو ساڵە لە 1970 لە دهۆک میهرەجانی فیستیڤاڵی شانۆی کوردی هەبوو ئێمە بە شانۆگەری دەرمان بەشداریمان کرد کاک نیازی نووسی بووی ئەو برادەرش دەرێنا بوو ئەمن لەو شانۆگەریە دەوری پانتۆمایمە وەرگرت بوو کەسایەتێک درابوو بە من ناویان لێ نابوو پیاوکوژ بووم یعنی لەو شانۆیەدا دەبا ئەمن کەسێک بکوژم بە چەقۆ بەس بە پانتۆمایم هیچ کە نەبوو هیچتر نەبوو جا لەوێ بیرەوەرێکی دیکە بۆ من دروست بوو ئەو کات تیپی شانۆی لاوانی هەولێر بەشداریان کردبوو لەوێ مامەستا تەڵعەت سامان یادی بەخێر ئەو سەرپەرشتی ئەو تیپەی دەکرد لەو فیستیڤاڵە لەوێ بوو جا ئەو لەوێ طبعا یەکتریمان ناسی و دوایی ئەو شتانە لەو ئەخیرانە کەما بوو هەموو جارێبان جملی دەکرد دەگو پیاوکوش چۆنی پیاوکوش باشی پیاوکوش چۆنی یعنی ئەو بیرەوەرەی دەکرد یادی بەخێر طبعا ئەمە لەو شانۆیە دوو خەڵاتمان بەدەستێنا وەکو باشترین دەق ئیکاک نیازی بوو باشترین دەق ئەو خەڵاتەکەی بەدەستێنە باشترین ئەکتەری پانتۆمایمی بێدەنگ بۆ من بوو پیاوکوژەکە بۆ کاک نیاز ئەوە بەرەو کۆتایی بەرنامەکە دەڕۆین چۆن ئەو هاوڕێتی دەنرخێنی چۆن وەسفی دەکەی ئەو هاوڕێتێ بەردەوامەتان خۆی ئەوانەی لە گەڕەچێکن بە شێوەیەکی ینی لاشعوری یان بێهەستی هەست بەوە دەکەی کە برادری چکە نزیکی ژیانی ڕۆژانەت پێکەوەیە بەڵام ئێمە شتیکە کوی کردبووینەوە کاری سیاسی کە باسمان نەکرد کاری سیاسی کەمان لە ڕێکخراوێکی سیاسی ئیشمان کردووە مەسەلەن بیرەوەریمان زۆرە لەسەر دیوار نووسین و دژایەتیکردنی ڕژێم و گرتن و ڕێخستنی خۆپشاندان و ئەوانە دیارە هەرسێکمان ئێمە هەرێکە بە دەوری خۆی لە بواری هونەر کاک عوسمان هێندێکی باس کرد کە دەکرێت زۆرتر باسکرێ لە بواری نووسین و ئەدەب و کۆڕبەستن و ئەوانەش هاوکاری یەکترمان کردووە و پێکەوە بووین و لەگەڵ قەیرانی ئازادی ئەو سەردەمە کە هەمومان دەزانین لە سەردەمی ڕژێمی داگیرکرد ئەو ئازادیە بە فەراهەم نەبوو بەڵام ئێمە بەڕاستی مجازەفەمان دەکرد ینی سەرچڵیمان دەکرد و سەرکێشیتان دەکرد نیاز بە کاتەکە کە ماچنەکەن کە خاڵ مەحموود تۆش چۆن ئەو بەیەک خولەک چۆن ئەوەی دەنرخێنێ و هاوڕێتی ڕاستەکەی هاوڕێتی زۆر پیرۆزە بێگومان بەڵام ئەمە وەکو کوتم کە لەیەک گەڕەچین ئەوە هەر هاوڕێتیەکە لەو گەڕەکەی ڕاردروست بوو بە سەراحەت لە قولەی قوڵتر بوویتەوە ئەوە لەوە قوڵتر بۆتەوە هەرچەند ئەمەڕە بە سەراحەت بیر و ڕاشمان جیاواز بووی بەڵام ڕۆژێک لە ڕۆژان لە یەکتری عادز نەبووین لەسەر ئەو مەسەلەی کە ئایا ئەوە فلانە حیزبە ئایا ئەوە فلانە حیزبە ئێستا لەگەڵ کاگنیازی ئەوە دەرگای ماڵمان بەرامبەر یەکتری بوو دەرگای ماڵمان بەرامبەر یەکتری بوو بەڵام ئەفکارمان جیاواز بەڵام یعنی خاصەتەن کاگنیازی یەکێک بوو لەوانەیە کە درچی بەو شتەی دەکرد هەتاوەکو ئەمە زۆر سپاسی کاگنیازی دەکەم ڕۆژی لە کۆڕەکی شتێکی لەسەر خانەوادەی من نووسی بە ناوی دورگەیەک لە وشکانیدا یعنی بە نەوعێک مەدحی ماڵی مەی کردووە کە بۆ خۆی مەدحی ماڵ خۆیان دەست خۆش خاڵ مەحموود کاک عوسمان دوا وتەی دەدەمەت بە وتەیەکی جوان
وەسفی ئەو هاوڕێتی بکە. وەڵام من بەڕاستی یعنی ئەو دانیشتنە بۆ خۆی نوێبوونەوەیەک بوو بۆ هاوڕێتی و هاوپەیمانێتی نێوانی ئێمە وەکو سێ خێزان وەکو سێ بنەماڵە ئێمە زیاتر لە هاوڕێین ینی خێزانەکانیشمان هاوڕێیەکن تێکەڵاوی یەکترین بەڕاستی بۆیە من ئەو دانیشتە بە یادەوەرێکی پیرۆز دەزانم و هیوادارم گەنجەکانی داهاتوش یان نەوەکانی داهاتوشمان هاوڕێتی ئاوا بەردەوامیان هەبێت وەکو ئەوەی کە بە خۆت باست کرد هاوڕێتێکی بێ بەرژەوەندی پاک و خاوێن لەسەر ئەساسێکی جوان ئێمە ئەو تەمەنەمان تا ئێرە هیناوە. دەستخۆش سوپاس بۆ ئێوەش کە لەگەڵمان بوون هەر شاد بن.